The first question is how Iraq and the Kurdistan region strengthen their strategic position without losing control of their own trajectory. So I will start first with a comment of all the speakers, starting from Mr. Shawani, Minister of Justice of the Federal Government of Iraq. Yes, sir, let's start. Thank you so much for joining us. So the cooperation is the main topic between Erbil and Baghdad and how the two can strengthen the cooperation in the next months ahead. زۆر سپاس خوشک و برایانی بەڕێز ئێوارەتان باش زۆر سپاسی ڕێخەرانی ئەم منتەدایاکەم لە سەروی هەمویانەوە برای بەڕێزمان کاقوبات ئەگەر بمانەوێ پێگەی عێراق و هەرێمی کوردستان لە ناوچەکە بەهێز بێ و بتوانن بە ئاراستەیەک ئیش بکەن کە پێگەی عێراق و هەرێمی کوردستان لە ناو هاوشێشە سیاسیەکانی مەنتیقەکە و دنیا هەم مستەقر بێ و هەم کاریگەر بێ پێویستمان بە عیلاقەتێکی تەندروستی نێوان حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی ئیتیحادیە لەبەرەوەی ئەم دوو بەشە بە تایبەتی هەرێمی کوردستان کە منتیقەیەکی فیدرالیە لە چوارچێوەی دەوڵەتێکی ئیتیحادیدا ڕەنگە نەتوانێت لە هەموو ئەو گۆڕانکاریە گەورانەی کە لە ناوچەکان هەیە چ لە ڕووی اقتصادیەوە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ئەمنیەوە خۆی بپارێزێ و پێگەی خۆی بەهێز بکە ئەگەر لە ڕێگای دەوڵەتی عێراق و حکوومەتی ئیتیحادیەوە نەبێ بۆیە ئەم هەموو مەلەفانەی کە هەیە وا ئەکا کە زەرورە پەیوەندیەکی هاوسەنگی تەندروست لە نێوان هەرێم و لە نێوان بەغدا هەبێ بۆ ئەوەی ئەمان بتوانین ئەم پێگەیەی هەرێم و عێراق بپارێزین اینجا بۆ ئەم بابەتە ئێمە چوار مەلەفەیە ئەم مەلەفانە ئەکرێ بە باڵانسی پەیوەندیەکانیدا بنین کە چەندێک باشە یا خراپە لە نێوان هەرێم و لە نێوان بەغدا ئەو مەلەفانە مەلەفی سیاسیە کە هەم پەیوەستە بە بڕیاری سیاسی ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق و هەم پەیوەستە بە بڕیاری سیاسی چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ڕووداوەکانی ناوچەکە و ڕووداوەکانی دنیا بۆ ئەوەی ئەم سیاسەتە هەم لە ڕووی ناوخۆی و هەم لە ڕووی دەرەکی سیاسەتێکی تەندروست بێ و بچێتە بەرژەوەندی ئەو ئەجیندا سیاسیی کە باسیەکەین پێگەیەکی بەهێزی هەرێم و بەغدا بێ پێویستمان بەوەیە ئینسیجام لە سیاسەتە بێ و لە بڕیاری سیاسی هەبێ هەم بۆ ناوخۆ هەم بۆ دەرەوە لەم مەلەفەیە تاکو ئێستاکە ئینسیجامی سیاسی هەیە یان نییە من پێم وایە لە ئاستی پێویستان نییە و ئەمە تەسیری بۆ خۆی تەسیرێکی نێگەتیفی دروست کردووە لەسەر ئەو عیلاقەیەی نێوان هەرێم و نێوان بەغدا و لەسەر موقعیەتی هەرێم و موقعیەتی بەغداش لە مەنتیقەکە مەلەفی دووەم کە هەیە مەلەفی ئەمن و پێشمەرگەیە ئەمەش تاکو ئێستاکە نەگەیشتوەتە و ئاستەی کە بتوانین بڵێن ئەو لیڤڵەیە کە ئەتوانین اعتیماد بکەینە سەری بۆ بەهێزکردنی پێگەی ئەم هەرێم هەم بەغدا مەسەلەی گرین کە یەکێکە لە تەحەدا گەورەکان ئەمڕۆ ڕوبەڕووی عێراق و ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە مەلەفی اقتصادیە مەلەفی اقتصادیش لە دوو بوارە خۆیە دوینێتەوە شێوازی مامەڵەکردنی بەشداریکردنی اقتصادیانەی هەرێمی کوردستان لەسەر ئاستی بەغدا و بەغداش چەندێ ئەتوانێت کاریگەر بێت لەوەی اقتصادێکی باشتر بۆ هەرێمی کوردستان دابین بکەم بە بۆچوونی من پەیوەندی اقتصادیەکانی هەرێمی کوردستان کەمتر نین بۆ بەغدا و تەسیراتی گەورەیان هەبێت لەسەر وەزعی عێراق لەوەی لە مەلەفی ئەمنی و لە مەلەفی عەسکەری و ئەوانەی تریشە بە تایبەتی کاتێک کە ئێمە ئێستا ئەم پانێڵاکەین عێراق و هەرێمی کوردستان بە ئەزمەیەکی اقتصادی گەورەیە تێپەڕن بەهۆی ئەو حربەی کە لە مەنتیقەکە بووە و تەداعیاتی داخستنی مۆزیقی هرمز کە اقتصادی عێراق موازنە عێراق لە ئاستێکی زۆر نزمدا ئیرادات و داهاتەکانی هەبێ لێرە هەرێمی کوردستان ئەتوانێت دەورێکی گەورەی هەبێ بۆ ئەوەی دعمی اقتصادی عێراقی بکە بە بەکارهێنانی مؤسساتی نەوتی هەرێمی کوردستان مەنافیزە حدودیەکانی هەرێمی کوردستان بۆ بەهێزکردنی ئەم پێگە اقتصادیەی عێراق و دواتریش بۆ هەرێم مەلەفەکەی ترکە هەمانە مەلەفی ناوچەدا بڕێنراوەکان ئەمە مەلەفێکی شائیکە بۆی ئەم پەیوەندیانە لەو ئاستەیە بێ کە ئێمە ئەمانەوێ بەڕێی من ئێمە پێویستمان بە چوار بنەمایە بنەمای یەکەم اعتیبادکردنە سەر دەستور وەکو وەسیقەیەکی سەرەکی یا ئەساسی بۆی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و نێوانی بەغدای پێ چارەسەر بکرێ مەسەلەی دووەم کە پێویستە بە تایبەتی ئێمە لە حکومەتی ئیتیحادی شەکەین و برادەرانی هەرێم لێرەن پێویستمانە هەرێمی کوردستان لەگەڵ بەغداشە
پەیوەندیەکانیان لە ئاستی ململانێ و سراعەوە بگوازنەوە بۆ ئاستی هەماهەنگی و یەکتر تەواوکردن. یەکتر تەواوکردن لە وەزعی ئەمنی، یەکتر تەواوکردن و هاوکاریکردن لە وەزعی اقتصادی یەکتری، یەکتر تەواوکردن لە مەسائلە ئەمنیەکان و یەک هەڵوێستی سیاسی بۆ ناوخۆ بۆ دەرەوەی عێراق و کوردستانیش. بابەتەکەی تر کە گرینگە ئێستا مامەڵەی لەگەڵا بکەین کە ڕەنگە پێویستە لە کوردستانیش ئیشی لەسەرکەین کە ئێستا لە بەغدایەکێکە لەو بنەمایانەی ئیشی لەسەرەکرێ مەسەلەی التیزاماتی متەقابلە. ئەبێ هەرێم و بەغدا هەردوو لا حقوقیان هەیە و هەردوو لا التیزاماتیان هەیە. ئەبێ هەردوو لا حقوقەکانی خۆیان وەربگرن و لە بەرامبەریشدا التیزاماتی خۆیان وەربگرن. بەتایبەتی لێرە باسی مەلەفی اقتصادیەکەین. مەلەفی اقتصادی بابەتی نەوتە و بابەتی داهاتە نانەوتیەکانە. داهاتە مەسەلەی نەوت تا ڕادەیەک تێڕوانینێکی مشترێکی لەسەر هەیە و ئێستا ئەڕوا. ئەگەر چی لە هەندێک سیاساتە هەرێمی کوردستان نەیتوانیوە هەندێک حوسن نییە نیشان بدا بۆ ئەوەی لە بەغدا زیاتر هەنگاو بنرێ وەکو ئەوەی عێراق بە ئەزمەیەکی اقتصادیات تێپەڕێ. ئێستا داواکاریەکان لە ناوەندە سیاسیەکانی عێراق ئەوەیە هەرێم وا بکە بە هەموو تاقەی ئیستیعابی خۆی و بۆ ڕێنەوتەکانی هەرێمەوە بتوانن نەوت هەناردەی دەرەوە بکەن بۆی دامی اقتصادی عێراق بکرێ و لە بەرامبەر ئەوانیش بتوانن مافو شایستە دارایەکانی هەرێمی کوردستان دابین بکەن. لەلایەنی بابەتی داهاتە نانەوتیەکان کێشە و هەیە و ئەمە باسێکی گەرمی نێوان هەرێم و نێوان بەغدایە. لە ئەنجومەنی وەزیرانی عێراق چەندین مناقەشە و گفتوگۆی لەسەر کراوە و گەیشتوینە تا ئەوەی کە پێویستە هەندێک قانونمان هەیە ئاڵۆزی دروست کردو ئەم قانونانە گۆڕانکاری بەسەردا بێ. بنەمای سێیەم کە پێویستە ئێمە ئیشی لەسەر بکەین بنەمای ئیعادەی سقە و متمانەیە لە نێوان بەغدا و لە نێوان هەرێمە. ئەمە بە چی ئەکرێ؟ ئەمە بە نیشاندانی حوسن نییە لە تەعاملکردنە لە نێوان چ لە نێوان هەرێم بێت چ لە نێوان بەغدا بێ. ئەم حوسن نییە بە تایبەتی هەندێک جار هەندێک هەڵوێز لە هەرێمی کوردستانەوە ڕوئەدا ڕەنگە تەسیری نێگەتیڤی هەبێ لەسەر مامەڵەکردنی بەغداش لەگەڵ ئێمەدا. وەک ئەوەی وتم لە کاتێکا پێویستیان بە ئێمە بوو پێویستە ئێمە هاوکار بین بە نەتیجە ئەم اقتصادا بێتە اقتصادێکی هاوبەشی هەردوولا و دواتر اقتصادی هەرێمی کوردستانیش ڕەبتە بە اقتصادی بەغداوە. بۆیە پێویستمان بە ئەم هەمەهەنگیە و ئەم تەنسیقە هەیە. ئەم بنەمایانە بنەمای هاوبەشی بنەمای التیزاماتی متەقابل لە نێوان هەردوولا بنەمای دروستکردنەوەی سقە لە نێوان هەردوولادا ئەمەوە ئەکا سیستەمێکی حکوم سیستەمێکی عێراقی لە ناوچەکەدا دروست بکەین کە پتە و بێ بتوانێت کاریگەری لەسەر ناوچەکە و لەسەر دنیا هەبێ. بۆ ئەم مەسەلەیە منەمەوێت بە کورتی باز لەوە بکەم. هەرێمی کوردستان پێویستی بە سیاسەتێکی واقعیانە هەیە، سیاسەتێکی تەندروستی هەیە لەگەڵ بەغدایە کە لە چوارچێوەی مەفهومی دۆستایەتی بێ لەگەڵ بەغدا نەک دوژمنایەتی لەگەڵ بەغدا. ئەو خیتابەی کە هەیە بەغدا دوژمنی عێراقە بەڕێی من خیتابێکی ناڕاستە. پێویستە ئێمە بە بەغدا بە بەشێک لە مکەمل لە خۆماندا بنین و بۆ ئاراستەیە ئیش بکەین کە هەردوو لا تێکەڵی یەکتری بین. بەڕێی من ئەو تەوەژمانەی کە لە ساڵی 2003 و 5 و 10 ئەوانە هەبوو هەم لە تەتەڕفی مەزهەبی لە نێوان مەزهەبەکانە ئێستاکە زۆر کاڵ بۆتەوە لە بەغدا. ئەو تەتەڕفە قەومیەی لە نێوان قەومیەکان هەبوو لە بەغدا ئێستاکە زۆر کەم بۆتەوە زۆر کاڵ بۆتەوە. هاوڵاتیانی عێراق و هێزە سیاسەکانی عێراق باز لە بنیادنانی عێراقەکەن باز لە تەنمیە عێراقەکەن. بۆیە سەر لە نوێ دەرخواردانەوەی هەرێمی کوردستان بەوەی بەغدا دوژمنێکی گەورەیە ئەمە بەڕێی من ئێمە چەندین ساڵە باتە دواوە بۆی بتوانین ئەو پەیوەندیەمان لە ئاستێکی باشتر بێ پێویستمان بەوەیە پەیوەندیەکانمان وەکو هاوپەیمان و دۆست بێ لەگەڵ بەغدایە نەک وەک دوژمن. Further talk with, we're going to elaborate more in the next round of talk. Let's continue with the Minister of Planning of the Kurdistan Regional Governments, Mr. Rashid Mahmoud. Mr. Mahmoud, the same question. Can Iraq and the Kurdistan region strengthen their strategic position without losing control of their own trajectory, please? برای بەڕێزم کاکتۆر خالی شوانی و دکتۆر محەممەد تەمیم ئیشارەتیان بە هەندێک ئەو مۆزوعانەی کە متعلقە بە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغدادا. پێم وایە پەیوەندی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی پێویستە سێ بنەمای هەبی. بنەمای یەکەم دەستورە، دوو هاوبەشی و شراکەتی اتحادی بە گوێرەی ئەو دەستورەی کە سیستمی فدرالی چەسپاندیە و بەرژەوەندی و هاوبەشی خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی.
هەمومان دەزانین دەستوری عێراق لە ساڵی 2005 زۆر بە وازحی چوارچوەیەکی یاسایی کە عێراقی بە سیستمی فدرالی ناساندووە. ئەمن وەکو دکتۆرە قسەی دەکەم لێرە کاک دکتۆر خالی شوانی و دکتۆر محەممەد تەمیم باسی زۆر شتیان کرد، بەڵام لە تۆپ شتێک هەیە تا تەشخیصت باش نەبی ناتانی عیلادێکی باش بدەیت، ینی diagnose first then treatment. ئەوەی کە ئەمە باسی دەکەین هەموو خلافانە کە باز دەکرێت، دکتۆر محەممەد تەمیم باسی سیقە و شەفافیەتی کرد، دکتۆر خالی شوانی باسی پەیوەندێکی تەندروست و هاوسەنجی کرد. هیچ ئەوانە ناگاتە ئەنجام ئەگەر نەگەڕێنەوە ئەو دەستورەی کە هەموو گەلانی عێراق دەنجام پێدایە. لە دەستور ئێستاوەی کە باسی دەکەین دکتۆر محەممەد تەمیم باسی کرد کە شەفافیەت نییە. ئەوەی کە دەستوری عێراقی کە سیستمی فدرالی چەسپاندیە و هەرێمی کوردستان وەکو کیانەکی دەستوری لە ناو دەستوری عێراق جێبوویتەوە، ئەگەر بێت و مادەکانی دەستور جێبەجێ بکرا بە ئەو خلافانە دروست نەدەبوو. دەستور زۆر بە وازحی صلاحیات و اختصاصاتی اتحادی تەثبیت کردیە چییە. لە مادەی 110 دەستوری بە وازحی دەرێ ئەو اختصاصاتی اتحادیە هەرێمەکان و محافظەکان لەیان نیە و دەسەڵاتانە و مارەسە بکەن. لە مادەی 114 هاتیە اختصاصاتی مشترک هەیە، ینی هاوبەشی ئەوانەی کە هەرێم و هەرێمەکان، چونکە ئەو کاتێک کە دەستور تەشریع کرایە کە دانرایە ڕاستە هەرێمی کوردستان هەبووە، بەس بیر لەوەی کرایەوە کە لەوانەیە لە مستەقبەل هەرێمی کەش دروست بیتن. باسی سەلاحیاتی مشترەکی کردیە. لە مادەی 121 دەستور هاتیە بە وازحی دەسەڵات و ئەرک و مافی لە بۆ هەرێمی کوردستان دانایە. ئەگەمە بین تەمەشا دەسەڵاتە اتحادیەکان بکەین، بەسەم بنمونە ڕئیسی مەنافزی حدودی لێرەیە. ڕسمی سیاسەتی گومرجی دەسەڵاتێکی حەسری اتحادیە، بەڵام ممارسەکردنەکەی لە سەلاحیاتی مشترەکە بەڕێوەی ئیدارەی مشترک دەبیتن، بەڕێوەبەری هاوبەشی دەبی لە بینی حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێمی کوردستان. هەتا ئێستا ئەو لێکتێگەیشتنە نییە دەسەڵاتی حەسری اختصاصاتی اتحادی چییە، ئی هەرێم چییە و مشترک چییە. مەسەلەن ڕاستە ڕسمی سیاسەتی مالی اتحادیە، بەڵام لەو مافوەرکانی لە مادەی 114 دەستور کە بە هەرێمیدایە زۆر بە وازحی باز دەکات دەرێ حکوومەتی اتحادی لەسەریتی فەرزە کە هەرێمەکان و محافظەکان حەسەکی عادل وەگرن، حەسەکی عادل وەگرن لەو ئیرادەی کە هەیە. یعنی ئەوە شێک لەوەی ڕاستە سیاسەتی مالی اتحادیە، بەس حەسەی هەرێمیش کە وەکو مالی مەفروزە وەریگری کە بەداخەوە هەتا ئێستا جێبەجێ نەکرایە. ئەمە پێشتر بەشە بودجەی هەرێمی کوردستان 170 بووە، باشووی ئەمە پێمان وایە بڕیارێک سیاسی کردیە 12.67، دوای هاتیان ئەمە دەمانگۆ 12.67 کەمە، حەفدەکە تەواوە بە بڕیاری سیاسی بووە، ئەوە بوو هاتین سەرژمێریمان کرد. لە سەرژمێریەکە ڕێژەی هەرێمی کوردستان بووە 14.1 مەفروزە بە گوێرەی مادەی 121 دەستوری کە دەرێ حەسەکی عادل وەگریتن. لە بەشە بودجەی اتحادی مەفروزە هەرێمی کوردستان ئەو بەشە حەسە عادلێ وەگری کە بەرداخەوە هەتا ئێستا وەرنەگیرایە. لۆی ئەگە تەماشا بکەین هەموو ئەو کێشانەی کە هەیە هەمووی لەبەر وەی کە مادەکانی دەستور جێبەجێ نەکرایە. ئەگەر حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێمی کوردستان طبعاً ناتوانین هەموو لۆمەکەی باوێنە سەر حکوومەتی اتحادی باشەکان لە بۆ هەرێم هەردوو لا سەبەب بووینە کە دەستور وەک خۆی جێبەجێ نەکرایە. ئەگەر مەسەلەن لەو کێشانەی کە هەیە بە گوێرەی دەستور شتێکەیە پێدرێن مەجلسی اتحادی، هەتا ئێستا مەجلسی اتحادی دروست نەبووە کە دەبایە دروست بی. بە گوێرەی دەستور دوو ئەوەی تەشریعی هەیە، دەسەڵاتی تەشریعی مەجلسی نواب هەیە، مەجلسی اتحادیە. مەجلسی اتحادی هەتا ئێستا کەس بەلای دانەچووە. ئەوە یەک لەو خەرقانەیە کە بەڕاستی دەتوانم بڵێم دەستور وەک خۆی جێبەجێ نەکرایە. باسی داهاتی نەفتی کرا لە پەنێلەکەی پێشتر 190 داهاتی حکوومەتی عێراقی نەفت و غازە. معقولە وڵاتێک 190 داهاتی نەفت و غاز بێ هەتا ئێستا قانونی نەفت و غازی نەبیتن، کە ئەگەر قانونی نەفت و غاز بە گوێرەی دەستور بە ئەو عیلاقە ئەو مەشاکلێک کە لە بینی هەرێم و بەغدا هەیە دروست نەدەبوو. یعنی لە مادەی 112 دەستور دەرێن نەفت و غاز ملکی هەموو گەلانی عێراقە، متفقین لە مادەی 111. لە مادەی 112 یعنی ئەوانەی کە دەستوریان دانایە خەڵکی گەورە بووینە، یعنی مامجەلال لە سیاغی دەستور لەگەر بووە. ئەو برادرانی پێشتر کە لە عێراق لە زەمەنی مامجەلال لەگەر بوونە دەستوریان نوشتووە زانیتیان چی دەنووسنەوە. لە دەستور کە باسی نەفت و غاز دەکا کە باس دەکات کە نەفت و غاز ملکی هەموو گەلی عێراقن زۆر تەواوە.
بس لما عدي 112 لفقرة يدو بس إدارة مشتركة نفط وغاز دكا زين مصطلحي معني بكاره هنا يعني حكومة اتحادي أقاليم محافظات معا يجبكن لسر تطوير استراتيجية نفط وغاز كلمة معا كدان دايا بس تعبيرة لغوي زمانواني نبوة زور أو شيء قولتري هي أما عندك يوبوا كبيكوا كسي لبيش أو كداننا تاك بطاني تاك ريب كلا قرارات بيوست إدارة قشتي بكري إدارة مشترك بكري تنحاو بشي بكري لو يا من زور ما ديتر هي كلا دستور أجر دستور زي بكرابا ندقيشنا أو روجيكا باس لو يبكين باج 2003 ل 2005 كدستور هي 2026 باج 21 صار لفساد كدني دستور تازه خلص يبكين علاقي بين هرم وبغداد چۆن بیتن باسی دکتۆر خالی شوانی باسی مادەی 140 دەستوری کرد مادەی 140 دەستوری لە 2005ەوە کە دەستور ئیقرار کرایەوە خەڵکی عێراق دەنجی پێدایە دوو جارێک محکەمەی اتحادی بە مادەی زیندوی ناساندتەوە هەتا ئێستا لیژنە لە بۆ لیژنە کە پێم وایە زۆر خەڵک پێی وابوو مادەی 140 دەستوری بەس تەنها يعني أواني خلقي سنوري مادة 140 دستورين دزانن مادة 140 دستوري طبعا أو مناطق متنازع عليها بس أو مناطق أنا كهريمي كردستان زور شيء كي مشمولة بمادة 140 بمان وابي بس شيء خاك نخر بس شيء خاك نية شيء ناس نامه وهولاتي بونا مستقبل وآيندي أو هولاتي لا شواني باو بابيري خوي لويا أوي كزور زور جرينجا سيل سبكين أجا باسي بيوندي بكين أجا نجارينه وسل تشخيص كي كز لبرتشو بيوندي نيوان هريم بغداد وروجي جيش أوي كدستور غايبة دستور زيبا زي نكرا هر كاتك دستور زيبا زي بكرة تدم بيموايا هم أو شيشانا تعال السردبيت. Thank you, Mr. Minister. Now we move to Mr. Mohamed Amesi, Chairman of the Amesi Foundation. Mr. Amesi, the same question to you. Where Baghdad and Erbil should focus on the question of how Iraq and the Kurdistan region strengthen their strategic position, where the two parties should focus on. Bismillah ar-Rahman ar-Rahim. Thank you very much for having me here today. I'm very grateful to my friend Simeon for having invited me to such a distinguished forum. Let me start by saying that I am no stranger to Iraq. My first visit to Iraq was when I was 5 years old. I will not ask you to guess how old I am now. And in between, I have been to Iraq maybe 30, 40 times, having visited all the big cities of Baghdad, Karbala, Najaf, Samarra, Tikrit, Basra, and of course all the Kurdish cities of Erbil and Suleimania. I will not second guess what my distinguished predecessors, both of whom are ministers in KRG, have talked about forging a Iraqi identity. But I would like to start by talking about three personal anecdotes that helped me very much while I was growing up. The first one was one day when I was young, maybe 10 years old, my grandfather asked me to bring a bundle of pencils or pens, whatever you want to call them, maybe 10 of them. He then said to me, "Are you able to break all these pens or pencils?" And I tried, and of course I could not do it. He then said to me, "I'll show you how to break these." He said, "The way you're going to break it is to separate each pen and each pencil and break them individually." The lesson that I learned from this is that if you want to stay together, if you want to succeed, you need to be united. If you are not united, you will not succeed. The second anecdote was an interesting one where I was in a madrasa class, and there was a question about Syrian identity, and they brought to life a very interesting story where they said that there was a time in Syria which Syria had Christians and Jews and Muslims. And at that time, the prime minister was having very much difficulties in presenting a united front because all of these people were saying,
to the vizier that, we are the majority, we should be allowed to do what we want, and why do we have to look after these people? They are not one of us. And the ruler asked the vizier to bring the next day 2 bunches of flowers. One bunch was all of one color, and another bunch was multicolored. And then he said to him, look at these 2 bunches, these 2 bouquets of flowers. How boring is the one that is of one color only, and how beautiful it is, the one that has in it colors that are red, that are yellow, that are orange, that are pink. And this is a lesson also to learn that a society that has got a diversity of ethnicity, of language, of culture, of people, has the best chance of success, provided they also learn how to forge a common identity. The third example is one that I learned in school, where the choice was, do you want to run faster or do you want to run further? Alone, you can run, maybe you can run faster, but you will never be able to run further than you would be able to if you were in a group. So now let's apply this to specifics of Iraq. As I said, I defer to my more learned colleagues here about Iraq and KRG and all this. All I would say is that I come from the United Kingdom, my origins are Persian, and I've seen attempts at breaking up my country, Persia, into Balochistan, Arabistan, Turkmenistan, Azerbaijan Gharbi, and all these regions. Had we acceded to this breakup play, which is happening as we speak now, Persia would have been destroyed from being 100 million people to a core Tehran with 40 million people. And if I remember rightly the history of Iraq, it was Joe Biden who talked about separating Iraq into Kurdistan, if I may call it Shiastan, and Sunnistan. And this divide and rule is a strategy that Western powers have deployed ever since time immemorial. This country has a huge potential. It is one of the richest countries in the world. It has oil, it has gas, it has 2 wonderful rivers, the Euphrates and the Tigris. It has a culture and a civilization that is thousands of years old, and I would say that it is incumbent on every Iraqi, whether he's a Sunni, a Kurd, or a Shia, to forge a national identity. In forging this national identity, clearly there will have to be give and take. Regions that are rich will have to share the spoils of these regions with those that do not have the same prosperity as the ones that are poor. As long as there is an equilibrium on how to share resources, how to ensure that outside spoilers, because there will be many, all your neighbors will want to try to spoil, to break you up, and to make sure that you stay weak and you are under the control of some of your neighboring powers. The key here is how to unite and how to create a national identity first and foremost, and then within it celebrate the diversity of all the different ethnicities that make up this wonderful country. I will stop here. Okay, great. Great analysis with anecdotes. Now, let's move to Mr. Volker Perthes, Senior Distinguished Fellow at the German Institute for International Security Affairs. The same question for you as an initial statement, Mr. Perthes. Can Iraq and the Kurdistan region strengthen their strategic position, and where the 2 parties should focus on? What are the key points? Thank you very much, Mr. Fanis, and thank you for the organizers to invite me back to Slimani, which actually, speaking of regions, is my favorite city between Istanbul and Isfahan. So it's great to be back at this place here. And to your question, definitely the strategic position and the future of this place can be strengthened, and it depends in my analysis on 3 overlapping contexts, which is the regional situation, including the current war in the Gulf, which actors here can do very little about,
but it's also the development, the political and economic development of Iraq, and it is intra-Kurdish relations, or relations between Erbil and Soleimani, which you can do a lot about. So allow me probably some remarks on these two contexts. The one is that, and I think Bafel Talabani said it in his words, that the Kurdistan region of Iraq does have a real stake in the consolidation of Iraq, in its security, and the economic development of Iraq. Think about security. The defeat of remnants of ISIS, which we still have, is as much an interest of the government in Baghdad as it is an interest for the Kurdish regional government or for the Kurdish region of Iraq. The same goes for the improvement of the economic situation of the country as a whole, or for the governance in Baghdad. But there is a degree of, let me say, inverse relationship here, which is that the more Iraq consolidates, which we all think is important, the more the Kurdish region of Iraq loses its relative advantage of being seen as a better place, or the better Iraq, or the better place in Iraq to do investments. So, which means that the more Baghdad or Iraq as a whole improves and consolidates, it is imperative for this region not to stand still, but also improve at the same time, or ideally faster. And this is not a zero-sum relationship, and I think Bafel Talabani also made that clear. It's a positive-sum relationship. If there is improvements here, it's an improvement to the entire country, and vice versa. And I'm sure that the authorities here are aware of that, and we heard it from Bafel, but probably not everybody is. Let me give you one example which I think is pertinent. I think Soleimani, particularly the PUK authorities, have done a lot to improve the relationship with Turkey. We see that with direct flights resuming between Istanbul and Soleimani. Too late for us, but I think from the end of the month it will actually happen, and that is good for Soleimani, it's good for Kurdistan, and it's good for Baghdad and for the country as a whole. But probably not everybody does realize that. Particularly as there are challenges. One of them, and I think policymakers here need to be aware of that, is this tendency to centralize decision-making, not only in Iraq. The same goes for Syria, for example, and we do have a US administration which is actually supporting this centralization in the capitals. So there is a task, an objective for federal entities like the Kurdistan region to make sure to prove that federalism works and that the federal entities work in order not to have everything centralized and everybody just speak to the central authorities. And there are questions, of course, which I cannot answer, but it's questions to policymakers here. To what extent the KRI, the Kurdistan region of Iraq, actually sees itself as integral to the development of Iraq, or rather as an involuntary member of a federation which basically negotiates about shares in the central budget. And that brings us directly, I think, to the working of Kurdistan, Iraq as such, and to intra-Kurdish relations. It seems to me that the ability of the Kurdistan region of Iraq to shape and co-shape the entire country, the whole country, is very much dependent on the cooperation between the parties and forces in this place. Now, when we were here 1 year ago, I spoke to Deputy Prime Minister Kubat and others, and I said, what about the government formation?
after the parliamentary elections in Kurdistan. They said, well, give us a little bit of time. So I said, I come back after a year, and here I am, and I guess I will still here, give us a little bit of time. And while Bafel Talabani said, well, maybe there will be no government. I think what has to be understood, not only in Sulaymaniyah, but in Erbil and in Duhok and everywhere, is if there is no government here, everybody will speak to Baghdad and not to Erbil. I'm not saying that Kurds or Kurdish parties need to agree on everything. Why should they? I mean, Sunni parties are not agreeing on anything, on everything, and Shiite parties are not agreeing on everything. It is basically about, and I end with that, I think if you want to make a case for federalism rather than centralization in Iraq, you have to prove that the federal entities, so far there is only one, which is Kurdistan, that this federal entity does work. And let me end with that. Thank you very much. Thank you so much. Let's move now to Mr. Omar Adnan Al-Ghalieh, head of the Border Patrol, Border Ports Commission. Sir, what's the challenges with the ongoing situation in the wider Middle East region, with the situation in Iran? What's the challenges for you and your team in securing and patrolling the borders and the ports? شكرا جزيلا. ابتداء أتقدم بالشكر الجزيل إلى السيد قوبات طلباني والقائمين على هذا المنتدى والسادة والمعالي والسيدات والسادة الحضور. السلام عليكم ورحمة الله وبركاته. أبدأ كلامي بقول مأثور، وهو أنه بالراعي تصلح الرعية، وبالعدل تملك البرية، ومن مال إلى الحق مال إليه الخلق، ومن سل سيف العدوان سلب عز السلطان، ومن أحسن الملكة آمن الهلكة. بصراحة في هيئة المنافذ الحدودية الاتحادية لدينا العديد من الأهداف المهمة التي عملنا منذ اليوم الأول لاستلامنا هذه المهمة، وهي المهمة الاستراتيجية. العراق يتمتع بموقع جغرافي مهم، يجب على كل العاملين في المجال الاقتصادي على مستوى الوزارات الصناعة والتجارة وهيئة المنافذ وباقي الدوائر المالية والتجارية أن تستفاد من هذا الموقع الجغرافي، وخاصة في استخدامه في طريق التنمية. والأهمية الثانية اللي عملنا عليها في هيئة المنافذ هي الأهمية الاقتصادية، الأهمية البحتة، وهو رفع مستوى التبادل التجاري مع دول الجوار، وكذلك تعظيم الإيرادات غير النفطية. ومن الأهمية الأخرى هي أهمية الاجتماعية، حيث تشكل المنافذ الحدودية بوابة أساسية لتشغيل الأيدي العاملة لأبناء المحافظات التي يوجد فيها هذه المنافذ الحدودية. وكذلك تعتبر المنافذ الحدودية من البوابات المهمة للدولة في علاقاتها مع دول الجوار ودول المنطقة من أجل تعظيم عمليات نقل البضائع والترانزيت وكذلك حركة المسافرين. كما تعلم التحديات التي تمر بها المنطقة بالتأكيد نحن في هيئة المنافذ الحدودية أدركنا حجم التحديات من خلال غلق وعدم وصول السفن إلى الموانئ البحرية، وبالتالي هذا تحدي كبير في تأمين البضائع الذي يستخدمها أبناء شعبنا الكريم. فبالتالي بادرنا بشكل سريع إلى تعزيز المنافذ الأخرى مثل منفذ طريبيل الحدودي، وكذلك منفذ صفوان ومنفذ عرعر ومنفذ القائم الحدودي من أجل إدخال البضائع الضرورية للمواطن العراقي لعدم التضرر من الأحداث التي مرت بها المنطقة. بصراحة هنالك تعاون كبير في الآونة الأخيرة، ولا سيما بعد تشكيل الحكومة الجديدة. هذه الحكومة التي تتسم بالشبابية وكذلك بالمهنية، حيث يتمتع السيد رئيس الوزراء برؤية اقتصادية ولديه فريق وزاري يتمتع بمهنية وبحب كبير لهذا الوطن من أجل تعظيم الإيرادات والمضي بعملية التجارة والصناعة وكذلك العلاقة مع
الأخوة في إقليم كردستان. كما تعلم وفي كلمة السيد معالي الوزير السيد محمد تميم، وكذلك الأخ العزيز الدكتور خالد شواني، وأنا كرئيس هيئة المنافذ الحدودية، نحن أعضاء في لجنة ناقشنا الملفات العالقة ما بين الحكومة الاتحادية وحكومة الإقليم، والحمد لله في الآونة الأخيرة هنالك تفاهمات كبيرة فيما يخص توحيد التعرفة الجمركية، وكذلك توحيد إجراءات الفحص المسبق للبضائع الواردة إلى العراق. أنا على المستوى الشخصي أتعامل مع المنافذ الحدودية كافة، على مستوى الإقليم أو بغداد هي معاملة واحدة، ونتمنى في قادم الأيام أن يتم توحيد التعرفة الجمركية من أجل رفع هذه السيطرات اللي موجودة، التي بصراحة أعتبرها جسم غريب بين الإقليم ومحافظاتنا الاتحادية. عندما تتوحد التعرفة الجمركية والإجراءات فلا يوجد مبرر لوجود هكذا سيطرات. بصراحة منظرها غير مجدي وغير محبب إن في هيئة المنافذ الحدودية. بعد لقائنا الأخير مع السيد رئيس الوزراء لمسنا منا إرادة حقيقية وصادقة وطيبة باتجاه ملف المنافذ الحدودية مع الإقليم. سنبذل قصارى جهدنا من أجل الوصول إلى تكامل وتنسيق وتبادل معلومات كاملة مع الأخوة في الإقليم من أجل الوصول إلى إجراءات موحدة، وكذلك نتحد جميعا في مواجهة هذه التحديات التي تمر بها المنطقة. إن شاء الله العراق سيكون متجانس وسيكون متماسك في ظل هذه التحديات، وخاصة فيما يخص ملف المنافذ الحدودية. بصراحة علينا ثقل كبير موضوع الإيرادات وموضوع تنويع الاقتصاد، موضوع جدا مهم. ففي الآونة الأخيرة تم افتتاح منافذ أخرى مع سوريا، وهو منفذ ربيعة ومنفذ الوليد. المنافذ هذه فتحت ابتداء من أجل تصدير النفط الخام إلى سوريا ومنها إلى دول المنطقة، وفي الآونة الأخيرة ارتفع مستوى التبادل إلى مواد إنشائية، وكذلك السماح بدخول مواد أخرى ترانزيت. إن شاء الله هنالك خطة حكومية وبرنامج حكومي فيه العديد من المحاور، أغلب هذه المحاور لها علاقة بعمل المنافذ الحدودية. سنكون إيجابيين إن شاء الله من أجل تحقيق هذا التكامل مع الأخوة في إقليم كردستان. Thank you so much, sir. Now, let's move. We have only 22 minutes. Please limit all the speakers to answers to 3.5 minutes of answer. Mr. Swani, Minister of Justice, now, how can Iraq strengthen rule of law and the anti-corruption mechanism in a political complex environment? زۆر سپاس. دیارە گەندەڵیەکێکە لەو دیاردە زۆر مەترسیدارانەی ڕوبەڕووی اقتصادی عێراق بۆتەوە، و ئەمە هەم تەئسیری لەسەر موازنەی عێراق کردووە و هەم تەئسیری لەسەر وەبەرهێنەرانی دەرەوەی عێراق کردووە کە ئامادە نین بەوای ئەو کۆڕەپشنەی کە هەیە بێن ئیستثمارات لە عێراق بکەن. طبعا ڕێوشوێنی زۆر گیراوەتە بەر، و هەم لە ڕووی قانونی و هەم لە ڕووی قەزاییەوە، و ئەوەی جێی خۆشحاڵیە ڕاستە فەساد لە عێراقەیە، بەڵام محاسبەکردنی گەندەڵکارانیش لە عێراق هەیە. ئەگەر ببینن لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو هێچێک لەو قەزیانەی کە بۆتە قەزیەی ڕێی عام، هەندێک بەرپرسانی عێراقی گیراون لەسەر گەندەڵی هەندێک تر گیران. ینی ئیجراعات هەیە، و من وەزیرم لەگەڵ برا وەزیرەکانمان بڕوا بکەن زۆر لە قانونە ترسین، زۆر لە هەیئەی نەزاها حیسابی بۆکەین، زۆر حیساب بۆ راپۆرتەکانی دیوانی چاودێری داراییەکەین. ئەمە وای کردووە کە عێراق یەواش یەواش هەنگاو بنا بەرەوەی کە شەفافیەتی زیاتر ببێ و مەسائلی گەندەڵی چارەسەر بکرێ. من ئەم منتەدایەکی اقتصادیە، حەزەکەم باز لە بەرنامەیەک بکەم کە لانی کەم لە ساڵی 2019 من لەگەڵ کاقوبادا ئیشمان کردووە. کاقوباد ئەو بەرنامەی دانا و ئیشی لەسەر کرد کە هەندێک هەنگاوی باشی بڕیەوە، بەڵام پێویستمان بەکاری زیاترە بۆی ئەو بەرنامەیە سەرکەوتوتر بێ لە ڕووی اقتصادیەوە. ئەگەر لە بیری بێ یەکەمین جار کە چوینە بەغدا، لە بەغدا کاقوباد ئەو تێزەی اقتصادیەی گرتە بەر کە ئێمە چۆن بتوانین متکامل بین لەگەڵ بەغدایە، چۆن اقتصادی کوردستان بکەینە بەشێک لە اقتصادی عێراق. و برادران ئێمە ئێستا لێرە هەموو لە سلێمانی دانیشتوینە، ئەم جۆرە پەیوەندیە لە بەرژەوەندی اقتصادی هەرێمی کوردستانە، لەبەرەوەی اقتصادی عێراق اقتصادێکی گەورەیە، موازنەکەی چێتە 120 ملیار، و ئەمە بەس هەندێک جارە چێتە 213 تریلیۆن کە لە
سێ ساڵی ڕابردووە هەبووە لە بەرامبەر سەیری موازنەی هەرێمی کوردستان بکەن لەکوێ ئێمە ئەم موازنە بچووکەمان هەبێ بچینە ناو ئەم موازنە گەورەیەوە و ئیستیفادەی اقتصادی لە ئەم موازنەیە وەربگرین. دووەم، ئێمە ئەگەر هەرێمی کوردستان 6 ملیۆن ئینسان بێ لە دوای دوا ئامارەکان کە بەڕێز وەزیری پلاندانان لێرەیە، عێراق 46 ملیۆن ئینسانە. ئەم بازاڕە گەورەی عێراق کە لە 15 محافظەی تر پێک دێ ئەکرێ ببێتە بازارێکی گەورە بۆ پیشەسازی لە هەرێمی کوردستانە بۆ اقتصاد و تەصدیرکردنی بابەتە اقتصادیەکانی هەرێمی کوردستان. من راپۆرتێکی وەزیری پیشەسازی پێشووی عێراق هێنمەوە حکوومەتی اتحادی و ئێستاکە معالی وەزیر صناعی نوێشمان لەگەڵایە، ئەڵێن باشترین معمەلەکانی هەموو عێراق لە سلێمانیە و باشترین ئینتاجەکان لە سلێمانیەوەیە و لە هەموو بابەتی ئینشایی لە مەجای چەمەنتۆ لە مەجای شیشە احتیمال دەکرێتە سەر سلێمانی لە هەموو بازاڕەکانی تری عێراقا و بە منتوجی وەتەنیدا ئەندێ. لە مەجای مەصارفە کە من راپۆرتێکی سەرۆکی بانکی مرکزی عێراقم بینی زۆر بەلامەوە تا ڕادەیەک سەرسوڕێنەر بوو. باشترین تەعاملاتی مەصرفی سپی کە بە قانونی ئەکرێ لە سلێمانی ئەکرێ و سلێمانی نەشتترین محافظەیە لە بواری مەصرف لە چوارچێوەی سیستەمەکانی بانکی مرکزیە. لایەنێکی تر سلێمانی و هەرێمی کوردستانە ئەتوانێت ببێتە مەزدەری تاقە بۆ عێراق، چ لە مەجای پاڵاوتنی نەوت، تەصدیرکردنی نەوت لە صناعی نەوتی، یا چ لە مەجای بنیادنانی محەطاتی کارەبای زەخم کە عێراق ئێساکە کارەبا لە وڵاتانی دراوسێ ئیستیرادەکە ئەتوانێت لە هەرێمی کوردستان ئیستیرادی بکە و ئەمە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بێ. ئێستاکە بیر و بۆچوونی زۆر لە ناو بزنسمانەکانی عێراقەیە کە چۆن تەوەجوهی سیاحە بەرەو هەرێمی کوردستان بێ. لەمەشا خۆشبەختانە مامەڵەکردنی باشی ئیدارەی سلێمانی، هێزە ئەمنیەکانی سلێمانی لەگەڵ گەشتیارانی عێراقیە ئێستاکە تەوەجوهەکەی بەرەو سلێمانی من تەشجیعانەکەم زیاتر و باشتر بن بۆ ئەوەی مرافقەکانیش سیاحەکانیش بە قوتر بێ، مەشاریعی سیاحی باشتر. ئێمەش لەوێ هەندێک ئیشمان کردووە لە سەریکە بەم ئاراستەیە بێ. ئەمە وای کردووە یعنی ئێستا بیر لەواکەنەوە بێن مەرافقی سیاحی لە کوردستان بکەن، لە دوهۆک لە هەولێر لە سلێمانی ئەکرێ ئیسفادەی لێ بکەین. ئەم تەکاملە اقتصادیە برادەران لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە، ئەمە بەوە ئەکرێ کە ئێمە عیلاقەتێکی تەندروست و باشمان لەگەڵ بەغدایە هەبێ، قانونەکان پێکەوە بە حوسن نیە بنووسینەوە. اقتصاد پێویستی بە قوانینی ئاسانە، پێویستی بە قوانینی شەفاف و ئاسانە، ئەوەندە تعقیدی نەکەینەوە بچینە تەفاسیلەوە ئەسی کۆدا جێبەجێ ئەکرێ یا جێبەجێ ناکرێ. ئەسی کۆدا نیزامێکی عالەمیە ئومە متحیدە اعتیمادی کردو کاکە با تەطبیق بکرێ و منافذە حدودیەکانی هەرێمی کوردستان ببوژێتەوە و 50% داهاتی ئەسی کۆدا بگەڕێتەوە بۆ ئەو خەڵکە بەدبەختەی کوردستان. با ئەمەنە نەچینە تەفاسیلەوە بە نەتیجە ئێمە دوای قبولیشی بکەین. ئەمە اقتصاد پێویستی بە حرەکەیەکی ڕۆژانەیە و تەراکومە بێ و لە تەراکومیش اقتصادێکی باشترمانە بێ. بۆیە پێویستمان بە نەرمی مامەڵەکردنە لەگەڵ بەغدایە، بەغدا وەک دۆستێکی اقتصادی خۆمان دابنین، نەک وەک دوژمنێک بێوێ ئێمە لەناوبەرێت. چونکی ئێستا من ئاگادارین تەوەجوهاتەیە بێن استثمارات لە هەرێمی کوردستان زیاتر بکرێن. لە قەتاعی ئیتیسالاتە هەرێمی کوردستان زۆر چۆتە پێش، عێراقیەکان ئیستیفادە لە تەجروبەی هەرێمی کوردستانەکەن. بۆیە ئەمانە هەمووی ئەم تەجاروبانە بەمە گەشەکە بەس لە چوارچێوەیەکی لۆکاڵی هەرێمی کوردستان نەمێنێتەوە، بەڵکو ئێمە بچینە ناو بازاری عێراقیشەوە، بچینە ناو پارێزگاکانی تریشەوە بە تایبەتی. ئەمە پەیوەندی بە یعنی ئێستاکە تەقبولێک لە هاوڵاتیانی عێراق لەسەر ئاستی سیاسی و لەسەر ئاستی جەماهیری هەیە بۆ ئەم جۆرە پەیوەندیە تەندروستە اقتصادی لە نێوان هەرێم و لە نێوان بەغدا هەبێ. ئەمێنێتەوە ئەتوانین ئێمە کێشەکان چارەسەر بکەین، بەڕێی من ئەتوانین کێشەکان چارەسەر بکەین، بەڵام بەو ڕوئیەیەی کە وتم، ڕوئیەی یەکتر تەواوکردن، دوورکەوتنەوە لە سرا، گەیشتن بە هەندێک تەرحکردنی قەزیەکانی خۆمان بە زمانێکی نەرم و دوور لە توندوتیژی و سرا. ئێمە ئەتوانین بەڕێی ئێمە و لەسەر ئەساسی مەفهومی التیزاماتی متقابل ئەتوانین لەگەڵ بەغدایە ڕێک بکەوین و بەغدا بکەینە هەم اقتصادی ئێمە ببێتە بەشێک لە اقتصادی عێراق و هەم اقتصادی عێراقش ببێتە بەشێک لە اقتصادی هەرێمی کوردستان. بە نەتیجە من پێم وایە لەم جۆرە پەیوەندیە هەرێمی کوردستان سودمەندی یەکەمە بێ و بەمەش ئەبێ وا نیشانی بدەین لە هەموو ڕۆکانی ترەوە، بەس اقتصادینا لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئەمنیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە زۆر گرینگە، لە ڕووی فەرهەنگی و ئەوانەوە ئێمە ئەم پەیوەندیە قوڵ بکەینەوە
و لەوێش ببینە خاوەن بڕیار لە هەموو مەلەفەکانە خۆمان بە میوان نەزانین لە بەغدا لەبەرەوەی بەغدا عاسیمەی هەموو عێراقا و ئەبێ بەو شێوەیە ئێمە ئاماڵە بکەین. زۆر سپاس. Thank you, Mr. Shwani, Minister of Justice of the Federal Government of Iraq. Let's go to Mr. Mahmoud now, Minister of Planning. Mr. Mahmoud, what is the Kurdistan region's... قلنا ذاتي والله قوس. So give me 1 minute. داوا لە هاوڕێ عەزیزم وەزیری سناعەکەم سەردانی مەسنەعەکانی سلێمانی بکە لەگەڵ پیشەوەرانی سلێمانیا کۆ بێتەوە ئاستی وەزیری سناعی پێش و چەند راپۆرتێکی پێشکەش کردبوو. طبعاً ئەم دۆستێکی بنەڕەتی کووردە و کەسایەتیەکی لێ هاتووە هیوادارین لە سەردەمی ئەوە سناعەت لە سلێمانی زیاتر پێش بکەوێت. زۆر سپاس. Okay. قوس هیبە بۆ هەولێر و دووەچش دوایی. Okay. Just Very nice. Now, Mr. Mahmoud, what is the Kurdistan region's plan now for economic diversification beyond energy? Energy is the main factor here. What is the plan for the region here for the diversification? Yeah, okay. کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کاقبات جێگیری سەرۆکی ئەنجومەن لێرەیە لە بیدایەتە ینی ئەوەی کە باسمان کرد عێراق بەگشتی و کوردستان بە تایبەتی سەرچاوەی داهاتی تەنها نەفت بووە ئەوەی کە ئەمە بیرمان لێ کردەوە وەزیری کوشتتوکاڵ لێرە بوو وەزیری پیشەسازی بازرگانی نازانم ینی سەرچاوەکانی داهات تەنها نەفت نەبیتن ئەوە بوو کە بیرمان لە کوشتتوکاڵ کردەوە دوای لە پیشەسازی ئەوەی کە کاکتۆر خالی شوانی باسی کرد کە معاملە باشەکان لە سلێمانیە طبعاً لە هەولێریش هەیە و لە دۆکێ هەموو هەرێمی کوردستان لە کوشتتوکاڵ و لە پیشەسازی و بازرگانی خەتۆی زۆر باشی بڕیە لە پارێزگای هەڵەبجەشەوە بە ئەکیدی ئاراستە کوشتتوکاڵ ینی ئەوەی کە زۆر گرینگە هەرێمی کوردستان پێشتر تەنها هەموو شتێک لە دەرەوە لێ دەهات لەوانەیە ئەگەر بە کەمیشبی دەستمان پێکرد کە هەندێک بەرومی کوشتتوکاڵی بنێرنە دەرەوە و پرۆژەشی زۆر جوانی کاقوبادی کە حەز دەکەم لێرە باسی کەم ئەوەی گەشت و کاڵ ینی گەشت و گوزار و کوشتتوکاڵ پێکەوە بووە یەک پەکێج یەک ببیتەوەک لە سەرچاوەکانی تەنها نەفت نەبیتن چونکە هەرێمی کوردستان هەم گەشت و گوزارەکەی هەم کوشتتوکاڵەکەی زۆر لەبارە کە بتوانین لە بۆ عێراق و لە بۆ دەرەوەش ئیسفادەی لێ بکرێت ئەوەی کە کاکتۆر خالی شوانی باسی کرد ڕاستە هەرێمی کوردستان و وەکو هەرێمێک سیستەمیش فدرالی لەگە عێراق تەواوکەری یەکترن لۆیە هەر شتێک لە بەجاری کوشتتوکاڵ پیشەسازی گەشت و گوزار ببیتن بازاری هەرێمی کوردستان ئەگەر لە بۆ ناو خۆی بیتن 6.5 میلیۆن کەسە ئەوەی کە باسی کرد عێراق 46 میلیۆن کەسە ئەگەر پشت بەس تەنها بە ینی مارکت سایز یان حەزمی بازاری پارێزگاکانی تری عێراق بەسین ئەوە دەبیتە ماوەی گەشانەوەکی باش لە بۆ هەرێمی کوردستان لۆی ئەوانەی کە لە پلانەکان لە بۆی هەمە چەشنکردنی سەرچاوەکانی داهات خەتەواتی باشمان دەست پێ کردیە وەکو هەرێمی کوردستان و ئەوەی کە ڕوویدایە لەو چەند ساڵەی لەوانەیە ئەوەی کە کاکتۆر خالی شوانیش باسی کرد لەوانەیە لە پارێزگاکانی تری عێراق خەڵک بیەوێ بێ ئیستثمار بکات لە کوردستان طبعاً ئەکیدم لە پیشەسازیە لە کوشتتوکاڵە لەوەی باسم کرد دەرگایەکی باشمان کردەوە ئەوەی کە دکتۆر خالی شوانی باسی معاملی کرد لە سلێمانی دەبی لێرە بزانین دەستەی وەبەرهێنانمان هەیە بڕێبەراتی گشتی وەبەرهێنانی سلێمانیمان هەیە کە هاوکاریەکی باشی مستەسمیر دەکاتن وای کردیە مستەسمیر بێ ئیستثمار بکات طبعاً ئەوە هەمان شێوە لە هەولێر هەمان شێوە لە دهۆک لۆیە پێمان وابوو کە پێشتر لە بیدایەتی ئەو کابینەیەی کە یاسای وەبەرهێنانی هەرێمی کوردستان پێش هەندێک گۆڕانکاری بەسەردابێ و زۆر جار وەبەرهێنەرەکان چ ناوخۆی چ دەرەچی گلەیان هەبوو لە بەڕۆتینی وەبەرهێنان زۆر جار بیرمان لەوەی دەکردەوە کە وەبەرهێنان ناکرێ ئەو هەموو قتاع ئەو هەموو سێکتەر ئەو هەموو وەزارەتانە ڕاستە هەمویان شەریکن لە ئیشەکە بەڵام مەوزوعی یەک پەنجەرەیی کە بتوانین ڕۆتین کەم بکرێتەوە هەتا وەبەرهێنە بتوانی بە ئاسانی وەبەرهێنان بکاتن چکە ئەگە بمانەوێ هەمە سەشنکردنی سەرچاوەی داهات بکەین لە نەفتەوە ئینتقال بکەین دەی بزانین بنیەی تەحتی وڵاتەکەت هەرێمەکەت چییە لە هەرێمی کوردستان کوشتتوکاڵ گەشت و گوزار پیشەسازی مەجای زۆر زۆر تێدایە و بە تەئکیدیش
ئەگە هەبمانوێ ئەوەی کە ڕئیسی مەنافەجی حدودی باسی کرد داهاتی ناوخۆ زیاد بکەین هەموو ئەوانە دەبنەوەی سەرچاوەی زیادکردنی داهات کە تەنها اعتمادی نفتیمان داهاتی نفتیمان نەبی کە سەتان نەوەتا چکە خۆتان دەزانن هەموو ڕۆژێک نفت لە دابەزین و لە هەستانە لە هەرێمی کوردستان خەتەواتی باشی بڕیە و پێم وایە خەتەواتی باشتریش دەبڕین و تأكيدا لقسكي تور خالي الشواني ما بما نوايا هرمتشي كردستاني بهس يعني عراقتشي بهس وعراقتشي بهس يعني هرمتشي كردستاني بهس وأجر أما لبيني هرم حكمتي اتحادي لقناغي بري بردني قيران كانت كبراسي متى استل قيران لبو قيران دغوازينو خما بغوازينو لبو بري بردني هاوبشي وشراكتي حقيقي دطواني لكوتايدا لبرجوندي همو قالاني عراق دبيتن بهرمي كردستان بحكمتي اتحادي. Mr. Minister, now, Mr. Amirsi, from you follow Iraq for so many years, from your perspective, your international perspective, what is still missing in Iraq's investment climate? Thank you very much. So I have had the privilege of looking at the telecommunications space here in Iraq for an investment. We were one of the first companies that participated in the auction for and partnership with Korek Telecoms here in the Kurdistan region. And that experience showed us that unless and until there are very clearly defined and transparent laws and processes for the issuance of mobile licenses, oil and gas licenses, and other benefits, the process has to be robust, it has to be transparent, it has to be open to everyone, including foreign companies partnering with Iraqi companies. So you need to have a proper investment framework here. Secondly, you need to look at giving tax holidays for people that want to bring money into the country, and like it is being done in many other places where they pay either zero tax or little tax for the first 10 years so that they can recoup their investment. Thirdly, there has to be free flow of foreign exchange. There should be no restrictions. The exchange control has to be transparent, has to be accessible to everyone, and the currency cannot be depreciating significantly month on month because then there is no real stability. So these are the kind of criteria that we would look at. And it's too late now, or maybe not very late, but a little late. If Iraq was reshaping how it wishes to organize itself so it can become an economic powerhouse, then I think there is a lot to be said for creating centers of excellence in different regions of Iraq. So oil and gas could be centered in one region, food security could be centered in another region, technology in a third region, AI in a fourth region, and ensure that people from different regions all coalesce in one city where this center of excellence is, so that people are able to recoup or reap the benefits of a very professionally structured Iraq, where there are centers of excellence and people are all pulling in one direction. You have the resources here, you have the money from oil and gas. The only question really is how to deploy this effectively, systematically, and for value to be created not only for all Iraqis, but also for Iraq in its place as a powerhouse in the Middle East and widely as a global powerhouse. Thank you. Very good points. Now, let's move to Professor Volker Perthes. Professor Perthes, you highlight three parameters: regional dynamics, Baghdad's development, and intra-Kurdish relations. Which of these is currently the most critical risk? I guess they are all three critical, but the question is, where can you actually do something about? Where do you have leverage? And while I appreciate what I heard earlier today, that the president of the PUK takes phone calls or makes phone calls to the Iranian foreign minister and to the American president,
in the end, I think Kurdistan has very, very little influence on these broader developments. But it does have influence on what happens in Iraq as a whole, and of course on what happens here. And let me just connect to what Mr. Amarsi said just a minute ago. If we speak about centers of excellence, and I heard from what I heard from Kurdish participants here, that Slimani particularly would be a center of excellence for industrial production, for manufacturing. Then I think what you have to think about how you connect these centers of excellence. I mean, a center of excellence for industrial production which stands alone in the middle of nowhere is not worth much. It needs to connect to the rest of the world. And I see for now, maybe Deputy Prime Minister is going to correct me, that Slimani is not part of these connectivity projects which we are having about connecting Iraq to Turkey, for example, through the so-called Iraq Development Road. Now you can say there are too much mountains and things like that, but that's not an absolute obstacle. I think if the Kurdish policymakers are in agreement and find an agreement with Baghdad, it would definitely be possible to connect an area like Slimani through road and rail to a project like the Iraq Development Road, which basically would connect Iraq through Turkey to Europe. And that's very important if this place is going to be a center of excellence for industrial production. Mm-hmm. Thank you, Professor Perthes. Mr. Omar, how exposed are Iraq's border to hybrid threats and illicit flows? سؤال مهم جدا بصراحة، من ضمن المحاور اللي ردت أتكلم بها. الضرورة الأمنية وأمن الحدود جدا مهم للعراق بشكل كامل على مستوى المحافظات الاتحادية على مستوى الإقليم. فيجب على المعنيين في قيادة قوات الحدود ووزارة الداخلية وكذلك المنافذ الحدودية بمسك الشريط الحدودي والمنافذ الحدودية وعدم السماح بدخول بخروج أي ممنوعات أو أسلحة أو ما شابه ذلك حتى ننأى بالعراق من الخوض أو الولوج في تحديات إحنا في غنى عنها. فالتحدي الأمني من التحديات الكبيرة اللي نواجهها على مستوى الحدود والمنافذ الحدودية. أما التحدي الآخر هو التحدي الاقتصادي. أتمنى أن نخرج بتوصيات مهمة في هذا المنتدى، أن تكون المنافذ الحدودية هي جسور للتواصل وليس للتباعد والفرقة ما بين الإقليم والحكومة الاتحادية. ومن التحديات الأخرى المهمة وهو موضوع الحوكمة ومكافحة الفساد وضرورة الاستفادة من التجارب الدولية والإقليمية والقطاع الخاص في تنمية وتطوير المؤسسات اللي تعمل في المنافذ الحدودية. وفي ختام كلمتي في هذا المنتدى المهم أتقدم بالشكر الجزيل إلى أخي وعزيزي الأستاذ قوبات طلباني وإلى كل القائمين على هذا المنتدى، والذي سيكون بوابة أساسية للتكامل والتنسيق وتبادل المعلومات ما بين جمهورية العراق على مستوى المحافظات الاتحادية وكذلك إقليم كردستان العراق. Thank you so much, Omar. Now a final question with a few words. What is the single most important priority to ensure Iraq's stability and resilience over the next decade? With a few words. We have only 1.5 minutes. إصلاحاتي أمني لنا أخوي عراق بويك حصر السلاح تنهاب دستي دولته وبه دوام ريفورمي اقتصادي لعراق وأويك جي خوشحالية أمسرق وزيرانا رؤية اقتصادي واضحي هي بو قواسنوي اقتصادي العراق لاقتصادي الشمولية وبو اقتصادي سوق أوي تريشيان مكافحة كردني فساد وإعادة علاقات العراق لقل ولاتاني ناوتسكو لقل ولاتاني دنيايا. Thank you. Yes, Mr. Minister, only one, what is the number one most important priority? وكوي بيستر باسم كرد دستور حاكم بالعراق
سیستمی فدرالی جێبەجێ بکرێ و قەنەعەتمان بەوەی بی کە عێراق دەوڵەتێکی فیدرالی اتحادیە دەوڵەتێکی مەرکەزی نییە ئەگەر ئەوانە دەستور جێبەجێ بوو سیستمی فدرالی جێبەجێ کرا پێم وایە هەموو ئەو کێشانەی کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە دەبیتە مایەی خێر و بەرەکەت لە بۆ هەموو گەلانی عێراق. Mr. Amersi, one single priority, the most important priority for Iraq's stability. Yes, so the Middle East is going through a transformational change so significant that if we were having the same panel 5 years from today, we will not be able to recognize what we said 5 years before. And in this, it is absolutely vital that Iraq plays its role. Iraq is an Arab nation. Iraq is a rich nation. Iraq has a majority of Shia. Iraq has close relationships with Iran, and Iraq has close relationships with the Gulf states and with the United States. It should leverage all these qualities in ensuring that the new Middle East is shaped in a way that is equitable for all. Thank you, Mr. Amersi. Professor Perthes, one single priority. What's the main focus? Where should be? Well, again, if we speak about what can be done here, if you want one word, it's governance. If you want two words, it's good governance. It's الحكم الرشيد ما بعرف شو هو باللغة القضية ولكن بالعربي الحكم الرشيد good governance in English. Thank you. Oh, great. Omar, number one priority, where all of us should focus? بصراحة الأولوية الأولى يجب أن نتكاتف ونعمل بإيجابية في ظل التحديات اللي موجودة والتعامل مع بنود الدستور والقوانين والقرارات بروح إيجابية من أجل تحقيق الأهداف المرجوة. Thank you so much, all the speakers. Very interesting discussion, and you, the audience, for their attention. Very nice.